ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. خەڵکی کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی مەخموور لە 20 تەمووزی ساڵی 2023ەوە بە مەبەستی مەسوولگرکردنی ئازادی جەستەیی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دەستیان بە چالاکی ئێشکگیری کردووە و لە ئێستادا لا دووەمین ساڵی چالاکیەکەیان بە ئەنجامدانی ئاهەنگێک پیرۆزیان کرد. ئاهەنگەکە لە ناوەندی خانەوادەی شەهیدان دەستی پێ کرد و ئەتبان یەڵماز هاوسەرۆکی شارەوانی مەخموور وتارێکی پێشکەش کرد و لە قسەکانیدا دووەمی ساڵی چالاکی ئێشکگیری لە ڕێبەر ئۆجەلان و تەواوی شەروانانی ئازادی و گەلی کورد پیرۆز کرد و وتی سڵاو لە هەموو ئەو چالاکیانە دەکەین کە لە سەرانسەری جیهان بۆ ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان دەستی پێ کردووە. هەروەها وتیشی ماوەی 27 ساڵە گۆشەگیریەکی توند لە دژی ڕێبەر ئۆجەلان بەڕێوە دەچێت و ئامانجیشیان لەم گۆشەگیریە بۆ ئەوەیە کە ڕێبەر ئۆجەلان لە گەلی کورد شەروانانی ئازادی دۆست و هەواڵانی داببڕن و بە تەنها بیهێڵنەوە، بەڵام خاوەنداریکردنی گەل لا ڕێبەرەکەی بەرخۆدانی شەروانانی ئازادی بەرامبەر چەکی کیمیایی و هەموو ئەو چالاکی و ڕێپێوانانەی کە لە جیهاندا بەڕێوە دەچن هەموو خەون و ئامانجەکانی دوژمنیان تێک بردووە. دوای قسەکانی هاوسەرۆکی شارەوانی مەخموور سەنفۆزیۆنێک لەبارەی چالاکیەکەوە ئامادەکرا بوو و نمایش کرا و لە کۆتاییشدا گروپی میوزیکی خوێندنگای شەید سەرحەد چەند بەرهەمێکی گۆرانیان لە ئاهەنگەکەدا پێشکەش کرد. وتەبێژی پارتی کۆمونیستی نەمسا تۆبیاس شوایگەر ئاماژەی بۆ کرد کە هەنگاواشتی خوازیەکەی تەفگەری کورد فیداکاریەکی بێوێنەیە و تیشی دەبێت بە پاڵپشتێکی نێونەتەوەی وەڵامی ئەم هەنگاوە مێژوویە بدرێتەوە. لاوتوڤێژێکدا لەگەڵ ئاژانسی هەواڵی فورات وتەبێژی پارتی کۆمونیستی نەمسا تۆبیاس شوایگەر دەربارەی هەنگاوە مێژوویەکە 11 تەمووزی گەلیلاکانی ئازادی کە لە سەر بانگەوازی ڕێبەر ئۆجەلان ئەنجامدرا هەڵسەنگاندنی کرد و ئاماژەی بۆ کرد کە هەنگاوەکەی تەفکەری ئازادی کورد لە پێناو ئاشتیدا مانادارێکی مەزنی هەیە و جەختشی کردەوە دەبێت کۆمەڵگەی نێونەتەوەی پاڵپشتی لەم هەنگاوە بکات و بۆ ئەوەش بانگەوازی بۆ پاڵپشتی نێونەتەوەی کرد. شوایگەر با گرنگیەوە باسی لە هەنگاوەکەی ڕێبەر ئۆجەلان و تەفکەری ئازادی کرد و وتی لە بابەتی چەک لە ناوبردندا پشتگیری لە پەکەکە دەکەین چون بۆ پرۆسەیەکی بەرفراوانی ئاشتی هەنگاوێکی گرنگە. هەروەها شوایگەر لە قسەکانیدا باسی لەوە کرد کە هێشتا فشاری سیاسی لەسەر کۆمەڵگە هەیە و دان بە مافی خۆبەڕێوەبردننی دیموکراتیکیانەدا نانرێت و دەستنیشانی کرد نابێت ڕایگەشتی نەونەتەوەی لە بەرابەر ئەم فشارانەدا بێ هەڵویست بێت و وتی دەبێت کۆمەڵگە خۆبەڕێوەبردنێکی دیموکراتیکانەی هەبێت. هەروە شوایگەر لە درێژەی قسەکانیدا دەستنیشانی کرد کە دروستکردنی فشاری نێونەتەوەی بۆ سەرکەوتنی پرۆسەی کۆمەڵگەی دیموکراتیک مەرج و گرنگیەکی تایبەتە وتی زۆر گرنگ و بایەختارە لە ئاستی نێونەتەوەییدا فشار لە وڵاتانی تورکیا، سووریا و عێراق بکرێت و تەفگەری ئازادی کورد دەستی ئاشتی درێژ کردووە پێویستەدان بەم داوایەی کورددا بنرێت و پشتگیری لێ بکرێت. گەنجانی کورد و ئینتەرناسیۆناڵ بۆ ئازادی جەستەیی ڕێبەر ئۆجەلان لە ئامادەکاریدان بۆ ڕێپێوانی درێژ کە هەموو ساڵێک وەک نەریتێک بەڕێوە دەچێت و لەم ساڵیشدا با دروشمی ڕێپێوانی ئازادی و دیموکراسی بڕیارە ئەنجام بدرێت. چاوەڕان دەکرێت ڕێپێوانەکە بەشدارێکی بەرچاوی گەنجان لە وڵاتانی دیکەی ئەوروپاوە بەخۆیەوە ببینێت. لەبارەی ڕێپێوانەکەەوە کۆمیتەی ئامادەکاری ڕاگەاندراوێکی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بۆ کردووە کە ڕێپێوانی درێژی ئەمساڵ پشتگیریەکی بەهێز دەبێت لە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک. هەروەها ڕاشیان گەیاندووە کە ڕێپێوانەکەی ئەمساڵ لە ڕۆژانی 9 تا 11 ئەیلول لە هەرێمی باکووری ڕێین وێستفاڵیای ئەڵمانیا ئەنجام دەدرێت. دەوڵەتی ئێران بۆ سەر سنووری پێنجوێن شەهید بووە. زانیاریەکان لەسەر ناسنامەی هاوڕێی شەهید بەم شێوەیە. ئومید حوسێنی لە بەندناسناوی سمکۆ کۆبانی لە کامیاران لەدایک بوو لە 19 تەمووزی 2025 شەهید بووە. یارەکە ڕاگەاندووە سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنەماڵەی هێژای شەهید و تەواوی گەلی کوردستان دەکەین و بەڵێنی بە ئامانجگەاندنی خەونی شەهیدانمان دووپات دەکەینەوە.
ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا ناسنامەی کەریلایەکی شەهیدی ئاشکرا کرد کە بەهۆی چەکی کیمیاییەوە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە شەهید بووە. لە ڕاگەاندراوەکەی هەپەگەدا هاتووە هاوڕێمان دێنیز گێزمیش لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی لە هەرێمی شەهید دەنێوی ڕۆژاوای زاب بەرهێرشی کیمیایی دەکەوێت و بە قورسی بریندار دەبێت. هەروەها ڕاشیانگەاندووە دەنیز گەزمیش کە وەک ملیتانێکی فدایی ئاپۆیی تێکۆشانی ئازادی گەلەکەمانی بەڕێوە دەبرد بەبێ هیچ دوودڵێک لە بەرخۆداندا بوو بۆ ئازادی گەلەکەمان و لەو باوەڕەدا بوو ئازادی لە کوردستان لەسەر بنەمای تێکۆشان لەسەر هێڵی فیدایەتی و شەڵدا بەدەست دێ بۆیە تا شەهید بوونی بەو باوەڕیەوە جەنگا و هەروەها ڕاشیانگەاندووە هاوڕێمان دێنیز گەزمیش ملیتانێکی ئاپۆیی لەو شێوە بوو کە هەموو ساتەکانی ژیانی بە سەرکەوتن ڕنگ ڕێژ کرد. هەپەگە ڕای دەگەێنێ لەسەر ئەم بنەمایە وەک هاوڕێیانی شەهید دەنیز گەزمیش سەرخۆشی ئاڕاستەی بنەماڵی هێژای هاوڕێمان و گەلی وڵات پارێزی کوردستان دەکەین و جارێکی دیکە باڕێزداری و پێزانینەوە لە ئاست بیرهێنانەوەی هەموو شەهیدانماندا بەژنمان دادەنەوێنین. ناسنامەی شەهید بەم شێوەیە خراوەتە ڕوو. جەهانگیر سوڵتانی بە ناسناوی دەنیز گەزمیش لە خۆی لەدایک بوو و لە 29 ئاداری 2025 لە زاب شەهید بووە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سەبارەت بە دوایین ئاماری کوژراوەکانی شەڕ و پێکدادانەکانی پارێزگای سوێدا ڕاگەاندراوێکی بڵاو کردوتەوە و لە ڕاگەاندراوەکە داهاتووە لە سەرەتای دروستبوونی ناکۆکیەکانی پارێزگای سوێداوە تا ئێستا 427 چەکدار و 298 هاوڵاتی دەروزی کوژراون کە 194 لەلایەن وەزارەتی بەرگەری و ناوخۆی سووریا لا سێدارەدراون. هەروەها ئاماژە بەوەش کراوەکە 354 کارمەندی هێزانمنیەکانی حکوومەتیش کوژراون هاوکات 15 سەربازی دیکەی حکوومەت بەهۆی هێرشەکانی ئیسرائیل کوژراون و دەیان هاوڵاتی دیکەش بەهۆی گرژیەکانەوە کوژراون. ئەمما لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژەکە شەڕی سوێدا دەستی پێکردو و پێشلکاری کوژرانی ژمارەیەکی زۆری هاوڵاتی لێکەوتووەتەوە و سەرەڕای ڕاگەاندنی ئاگر بەست و دەستێوەردانی دەرەکی تا ئێستا گرژی و مەترسیەکان بەردەوام. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەبارەت بە درێژکردنەوەی وادەی پێشکەشکردنی داواکاری بۆ کارمەندی سەرسەندوقی جەنگدان ڕایگەاندووە دەستەی کۆمیساران ڕەزامەندی دەربڕیوە لەسەر درێژکردنەوەی وادەی پێشکەشکردنی داواکاری بۆ بوون بە کارمەندی سەرسەندوقی جەنگدان تا یەکی ئاب. ئەمەژە بۆش دەکەن کە هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی هەمان لینکی پێشوەوە داواکاری بۆ مەبەستی بوون بە کارمەندی سەرسەندوقی جەنگدان پێشکەش بکەن. پێشتر کۆمیسیۆن بڵاوی کردوتەوە تا دوێنێ 1665 کەس بۆ هەڵبژاردننی تەشرینی دووەمی ئەم ساڵ ناوی خۆیان بۆ کارمەندی سەرسەندوقی دەنگدان تۆمار کردووە کە زۆرترینیان لە پارێزگای نینەوا بووە. وەزارەتی تەندروستی عێراق سەبارەت بە تۆمارکردنی چەند حاڵەتێکی نوێی گیان لە دەستدان بەهۆی تای خوێنبەربوون ڕاگەاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕایگەاندووە 2 حاڵەتی گیان لە دەستدان و 16 حاڵەتی نوێی توشبوون بە تای خوێنبەربوون تۆمارکراوە. هەروەها ئاماژە بۆش دەکەن کە کۆی ژمارەی توشبووان بە تای خوێنبەربوون لە سەرەتای ئەم ساڵەوە گەیشتوەتە 231 حاڵەت و 30 لەوانش گیانیان لە دەستداوە. ئاژانسی مهری ئێرانی لە زاری عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران سەبارەت بە دەستپێکردنەوەی دانوستانەکان لەبارەی پرسی ئەتۆمی ئێرانەوە ڕایگەاندووە. عێراقچی وەزیری دەرەوەی ئێران دەڵێت وڵاتەکەمان ڕەزامەندی نیشانداوە کە دەربارەی پرۆگرامە ئەتۆمیەکەی گفتوگۆ دەست پێ بکاتەوە بەڵام کات و شوێن بۆ دانیشتنەکان دەستنیشان نەکراوە کە بڕیارە لەگەڵ نوێنەری هەریەکە لە وڵاتانی بریتانیا، فەڕەنسا و ئەڵمانیا بەرەوە بچێت و تووشەتی دانوستانی ئەمجاری ئێران باوەڕەی زیاترەوە دەبێت و چارە نووسازترە لەوانەیە ڕابردوو. هەروەها عێراقچی باسی لەوەش کردووە کە گرنگ ئەوەیە وڵاتانی ئەوروپی هەستیارانە مامەڵە لەگەڵ هەڵویستەکانی ئێراندا بکەن و ئەوەش دڵنیا بن ئێران بژاردە و کارتی زۆر بەهێزی لەبەردەستایە. بەپێی ڕێکخراوی مافی مرۆڤی هێرانە مەحسا شەفیعی خوشکی یەکێک لە قوربانیانی شۆڕشی ژنجیان ئازادی لە شاری یاسوجی سەر بە پارێزگای کۆکیلۆ بورەحمەد لە باشووری ئێران لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیسلاحاتی ئێرانەوە بەبێ فەرمانی دادوەر و بە بەکارهێنانی توند و تیژی دەستگیر کراوە بۆ زیندانی ناوچەکە گواستراوەتەوە. مەحسا
وەک دەربڕینی نانڕزایەتی مانگرتنگ لە خواردن ڕاگەیاندووە و تۆمەتی ئەوەشی دراوەتە پاڵ کە لە کاتی شەڕی نێوان ئیسرائیل و ئێراندا هاوکاری میدیاکانی دەرەوەی ئێرانی کردووە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەر شاد بن.